ئەم ماڵە بێباوکە تا دوێنێ بێخانە و لا نەبوون، تەنانەت کرێی خانووشیان پێ نەدەدرا. دوو لە نازی باوکیان بێبژێوی ژیان و بێداویستی ڕۆژانە ژیانێکی پڕ لە ئازاریان بەڕێدەکرد. لێرەوە بەخشین بە بەخشینەکانی ئێوەوە بۆیان بووە سایە و سێبەری حەوانەوە و ڕزگارکردنیان لە ژیانی ناهەمواری. ببینن کاتێک بۆ یەکەم جار چاویان بە خانووەکەیان دەکەوێت، چۆن لە خۆشییان گریان و پێکەنین ئاوێتە یەک دەبن و ببینن بەخشینەکانتان چۆن دڵی ئەو منداڵە بێباوکانی خۆش کرد و ژیانێکی شایستەی بۆ فەراهم کردن. زۆر بە خێراتی نیەوەکەم دەستخۆشی لە دەستگای بەخشین و خێرخوازانەکەم زۆر سوپاسان دەکەم. ئێمە زۆر دڵخۆش بووین بەڕاستی دوێنێکە پەیوەندیتیان پێوە کردین. ئەنی ئەم شەو کوڕەکەم ئەیوت دا تۆ بخەوە من ناخەوم، وەڵای مەش خەومان لێ ناکەوێت. حال لە خۆشییان نازانین کە بۆ خانووەکە کەوتیان بەیانی ئەچینە خانووەکە، لە خۆشییان خەومان لێ ناکەوت بەخوا. ینی هەر لە ماوەیە ماوەی خوا ئەبێ لەکوێ بێ چۆن بێ. بەڕاستی زۆر دڵخۆش بووین ئێستا کاتینە ناو خانووەکە و نەمان نەزانی ئەرە وڵی لەو کاتیان نازانم هەستێکی زۆر نەزانی دانی هەستێکی زۆر سەیرە هەیە. ئەمە دەبێت کامە بێ زۆر ناحێکی زۆر دڵخۆش بووین زۆر هەمومان هەتا ئەمانە کچەکەم کوڕەکەم هەمویان زۆر دڵخۆش بوون کە هاتی نەم کۆڵانەوە وتیان ئەم خانووەیە باوەڕم ناکرد. یعنی زۆر سوپاس بۆ خوا کەم و کورتی نییە، زۆر خۆشە. ناو شارە دوو قاتە، ئەنی کەوەنتەری جوان، ناوماڵی جوان، تەباخ، فەرش، کەنتۆر، سەلاجە، خەسالە، دەستی ئێوە خۆش بێ و دەستی خێرخوازان خۆش بێ. بەڵێ کە هاتینە ژوورەوە بینیمان کەوەنتەر و جێگا داخراوە بەڕاستی تووشی شۆک بووین. یعنی خانووەکەمان بینی کەنتۆر و سەلاجە و کەوەنتەر و تەباغ و شتیوامان نەبینیوە، قەت باوەڕم ناکردەوە. ئەنی ئەوە ئاواتی من بوو بەڕاستی نەمەزانی قەت بە ئاواتەکەم ئەگەم. هەردوو حاما کرد دایمە لە خوا پاڕامەوە. سوپاس بۆ خواکە، سپاس بۆ ئێوە بۆ خێرخوازان دەستخۆشتیان لەکەین زۆر. یەخوا خوای گەورە بۆتان بخاتە بەر جەزای قیامەت. یەخوا خوای گەورە ئێمە چەند دڵخۆش بووین ئێوە هەزارەوە نەدڵخۆش بن. بەڕاستی زۆر هاتن بەدەممانەوە، زۆر خەمخۆرن بوون ئێوە خێرخوازان دەستگای بەخشین. دوای بەرنامەکە کە دەستگای بەخشین ئەم بەرنامەی دەستگای بەخشین بۆتان کردین، لە دوای 24 سەعات خەڵک زۆر هات بەدەممانەوە. هەموو ژیانمان گۆڕا، هەموو خەڵک بوو بە کەس و کارمان، پارە، خواردن، جلوبەرێک، هەموو شتێک. زۆر دڵخۆش بووم. هەر دڵسۆزیان کە ئەهاتن بۆ ماڵمان زۆر کەس بە دڵپڕیەوە ئەهات. ئەوە هەموو شتێ بوو بۆ ئێمە لە هەموو شارەکانەوە هاتن. بەڵێ من زۆر دەستخۆشیان لەکەم، زۆر سوپاسیانەکەم. خوای گەورە بۆیان بخاتە بەر جەزای قیامەت. یا ڕەبی خوا هەر کەسێ بە 250 هەتا هەرچەندی هاوکاری ئێمەی کردووە بە دوحایەکی بەخێریش بێ، خوای گەورە پاداشتی داتەوە. خوای گەورە بۆی بخاتە بەر جەزای قیامەت. یا ڕەبی خوای ئێمە چەند دڵخۆش بووین، ئەوان هەزارەوەنە، ئێمە زۆر دڵخۆش بووین ئەمڕۆ هاتینە ئەم خانووە. یا ڕەبی خوای ئەوان هەزار ئەوەنە دەستگای بەخشین و ئەو خێرخوازانی هاتوون بەدەممانەوە، ئەو کەسی کە بە دوحایەکی بەخێریش هاوکاری ئێمەی کردووە، یا ڕەبی خوا تۆ پاداشتی دەیتەوە. یا ڕەبی خوا بۆی بخەیتە بەر جەزای قیامەت. یا ڕەبی خوای ئێمە چەند دڵخۆش بووین ئەو هەزارەوەنە دڵخۆش بن. خوای گیان لە 20 ڕەمەزانەوە کە ئەم بەرنامەمان بۆ کرا هەتا جێژن، ئەم جێژنەمان زۆر جیاواز بوو، کەم و کورتیمان نەبوو. خەڵک زۆر هات بەدەممانەوە.
لە جلوبەرگە لە گۆشت و مریشکە لە خواردنە سوپاس بۆ خوا سوپاس بۆ ئێوە سوپاس بۆ ئەم خەڵکەی خێرخوازی کە هاتووە بەدەمانەوە. سپاسی خێرخوازانەکەم لەگەڵ ڕێکخراوی بەخشین کە توانیان ئەم خانۆمان بۆ بکەن بە کەلوپەلی ناو ماڵەوە. هاتینە ئێران زۆر دڵمان پێی خۆش بووە کە هاتینە ئێران یەکشمانێنە هەموو کەلوپەلی ناومان هەموو پێداویستێکی لێیە. زۆر سپاسی خێرخوازانەکەن کە توانیان بۆ هاوکاریانەی ئەوان توانیان خانوویەکمان بۆ بکەن. ئێستا زۆر دڵخۆشین لەناو ماڵی خۆمان کەلوپەل و سەلاجە و موبەدیدە و هەموو شتێکی لێیە. هیچمان نوقسان نییە کە هاتینە ئێرە. وەڵا لەشەوە خەوم لێ نەکە کەوتیا خانووەکەیان بەیانە خەوم لێ نەکە لەسەر جێگە پاڵگەمە ئەموو دایە تۆڵی خانووەکەمان لەکوێ بێ تۆڵی خانووەکەمان چۆن بێ یەک قاتە یان دوو قاتە سییانمان کرد زۆر دڵم پێخۆش بوو. هاتینە ئێران دڵم پڕ بوو لە خۆشیە هەر شۆک بوو جاکیان خەونم بینی لەناو خانووی خۆمان کاڵسم خەونە بۆ ڕۆژەکەی سەی دەگەمە ئێستا هاتین لەناو خانووی خۆمانی. ئەسم بە شتێکی زۆر خۆش کرد کە هاتمە ناو خانووە هەموو شتێکی لێ بوو دۆشک و سەلاجە و فەرش و ئەم شتانە هەموو شتێکی لێ بوو تەلەڤیزۆن ئەمە هەموو شتێکی لێ بوو یەک شتمان نوقسان نەبوو. پێشەوە ڤیدیۆیەکمان کرد ئەو کاتە پارەنە و ببێن بۆ مەکتەب کابۆکەم دڕابوو جامتای خوشکەکەم درابوو بە هەمێسا سێ چوار پانتۆڵم هەیە خوشکەکەشم جامتایەکی تازە هەیە بۆ مەکتەبیش پارە بین کێشەمان نییە. پێشتر براکەم داوای میچکێک کرد ئێواران نیمان بەڵام ئێستا هەمانە دایک منادان بۆمە حەز دەکا. خێرخوازان بێجگە لە سلێمانی و لە هەولێر لە چەمچەماڵەوە بۆیان نەهێنە لە هەموو شارەکان بۆیان هێنێ هەنێکیان مریشکیان هێنە ئێوارە دایکم بۆ حەزێکردین براکەم دڵی پێی خۆشە بوو. ئەنێجە جلەکانم دراوە ناتوانم بزم بۆ لێبرادەکەم یاریکەم نەجلی یاریمێ یەک شت. ئێستاش کابووی مەکتەبی کوڕەکەم دراوە جامتای کچەکەم دراوە
والله لەوە تا مەکتەبێ و لەوە تا مناڵەکان مەچێتە مەکتەب حەزیان لە قوتووی مەکتەب قوتووی خواردنەکە بۆ مەکتەب بیبن نە لە توانەما بووە ئەویان بۆ بکڕم نە لە توانەما بووە تیان حەسلەیە بوویان تێکەم و ببێنە مەکتەب وەکو مناڵی خەڵک ئەو کچەم جاری وایە هاتوتە و دایەتخوا زۆر برسی بوویان زۆرم هیلاک بوو داوای پارەکە پارەم پێ نەبووە بیدێم دێتەوە دەڵێ دایەتخوا زۆرم برسی بوو دا زۆر هیلاک بوو ئەنی 250 500 بەخوا پێم نەبووە بیانم هاتنە مەکتەب بەخوا هاوڕەکانیان نەبینم ئەوان نەبینم بەخوا لێرەوە تا هاتنە مەکتەب من دڵم پڕ هەبێ دەستەکەم بەگریان ئەڵێ بەخوای گیان بۆ مناڵەکانی من وەکوی خەڵکنی نەجاتە نەجلیان وەڵڵاهی جاکەتێکی بەهاری نییە لە بەرکە کچەکەم بەخوا مردنم پێ خۆشترە لەوەی کە داوە شتێکەکەن و لە توانامان هەیە بەڕاستی زۆر دڵخۆش بوون ئەنی هەستێکی زۆر خۆشیان هەبوو یەکەم جێژنمان بوو کە کەم و کورتیمان نەبێ لە هیچ شتێ لە جلوبەرگە لە خواردنە لە دوای بەرنامەکەوە ئەنی بۆ مەکتەب بۆ دەرەوە ئەنی بە جلوبەرگی دراوە نەچوونەتە دەرەوە بۆ مەکتەب بەجلی دراوە نەچوون بێ پارە نەچوون لە دوای بەرنامەکەوە کەم و کورتیمان نەبووە مناڵەکانم بەڵێ بۆ خانووکە ئەودا ئەبێ لەکوێ بێ چۆن بێ دایمە ئەوە زۆر هات پرسیاری لێ کردم کچەکە وەڵی نازان بڕێ من ئەوێت لە خۆشیە هەرنەی ئەزانی زۆر دڵخۆش بوو نێزانی چۆن خۆشی خۆی دەربڕێ هەر قسەی لەگەڵ من ئاکرد دا ئەبێ لەکوێ بێ بەڵێ بۆ یەکەم جارێمە خانی خۆمان هەبێ نێستا شۆکم بەڕاستی لەوانەیە تا ساڵێکی شتیای بم کەس نێ بڵێ کرێ 6 مانگ ساڵێک نازانمی خۆن هەر بەڕاستی یەکەم جارە خانی خۆمان هەبێ قەت هەرنی ئاواتم لەوە تا شوم کردووە و ئاقڵم پێشکی هەر کرێکی بووم ئەنی ئاواتم ئەوە بوو ئەوە خەوێکە نازانم وەڵایی نازانم باسی چی بکەم بەڕاستی خانوویەکی خۆش دووقات ناوماڵ دڵی ماڵێکی 4 مناڵی بێباوە ماڵی هەتی و ئەبێ پاداشتی خۆی گەورە لە قیامەت پاداشتان باتەوە و دەستگای بەخشین و ئەم خێرخوازانش کە هاتون بە دەممانەوە هەر کەسێ بە دوحایەکی بە خێریش بێ کە وێمەی کردە بێت و ناو شارە و کۆڵ ناو ماڵە و نەوەڵاقە چاوەڕێوەم ناکرد ئەموو لەوانەیە لە دەرەوەی شار بێ یان کۆن بێ کەوەنتەری ئاوا جوان نەبێ نەوەڵا چاوەڕێوەم ناکرد بەڕاستی زۆر خۆشە شتەکان حەزەکەم بەس دانیشتمی تەماشایکەم سوپاسی خۆی گەورەیەکەم سوپاسی خێرخوازانەکەم دەستگای بەخشین زۆر دەستخۆشتان یەکەم کە ئەم خانووە خۆش و جوانەتان بۆ کڕوین ئەمڕۆ هاتم دەستی مناڵەکانم گرت هاتینە ناوی لە هیچمان کەم نییە سوپاس بۆ خوا هیچ کەم و کورتێکی نییە ناوماڵ هەموو شتێ موچەمان ئەدەنێ ماگانە دەستگای بەخشین سوپاس بۆ خوا و سوپاس بۆ خێرخوازان شەو ڕۆژ لێرە دانیشین دوحا بۆ خێرخوازانەکەین ئەوەی نەخۆشی هەیە ئەوەی خەمی هەیە خوایان شیفای نەخۆشەکانیان بدەی چ کێشە و مشکلێکیان هەیە خۆی گەورە ئیشاڵا نەیهێڵێ و خۆی گەورە بۆیان بخاتە بەر جەزای قیامەت و خۆی گەورە پاداشتان داتەوە یارەبی
پێشتر ئێمە کە کرێکی بووین ئەشەی نێوماڵمان نەبوو هەشمان بوو یان شکا بوو کۆن بوو ئێستا سپاس بۆ خوا سپاس بۆ خێرخوازان بۆ دەستگای بەخشین کە کەوەنتەری جوان تەباخ تاخمە مەنجەڵ ئەم سینیە زۆر حەزی لێکەم بەخوا چەندە ڕۆشتوم لە دوکان پرسیارم کردووە نەمتوانیوە بیکڕم پارەم پێ نەبووە کتری هەموو شتێ ئەم تاقمە قوتوی شەکر و چایە فەرش کانتۆر تەلەڤیزۆن بەڕادی ئاو سپاس بۆ خوا ئێستا کەم و کورتیمان نییە و هەموو شتێکمان هەیە و سپاس بۆ خوا ئێستا هەموو ناوماڵەکەم یەک فەرشە ئاواتم ئەوە بوو هەموو دەبێت قەت ڕۆژێ بێ بچمە خان و خۆم هەموو ناوماڵەکەم یەک فەرش بێ پەردەی جوانم هەبێ ئێستا سپاس بۆ خوا هەمووی ئەوەیە بەخوا پێشتر لە ژوورێکە دووسێ پارچەم فەرش ڕاخستە بوو یان دڕابوو هەمووی ڕەنگە و ڕەنگە ئێستا سپاس بۆ خوا پەردەی جوان فەرشم ناوماڵم هەموو یەک فەرشە هەموو شتێ سپاس بۆ خوا کەوەنتەر مەنجەڵ تەباخ هەموو شتێ سپاس بۆ خوا حەزم زۆر لەم پشتیانە بوو ئەم سەرینە کوردیانە ئەرەوەڵا بەڕاستی هەموو شتێکی زۆر جوانە زۆر دڵخۆشن زۆر خوای گەورە هەزارەوە لە دڵخۆشتان کە یا ڕەبی خوایە هەنێ جار داوای گۆشتەکەم بداکانم دێکم دەڵێ بۆ وادە بۆ تا حەز دەکەم بەس نییە یەکەم جا خۆمم بینی بۆ دوانجا بوو بەڕاست نازم ژیان زۆر گۆڕەکەی نەژوورەوە لیلەکەمان گەلێ دەسۆر هەستێکی زۆر خۆشمانە بووە هەدینەوە هەر یەک شتمان نێنە هەموو شتێکی لێە وڵاتی هەموو شتێکی لێ بوو ئەوە فەرشی لێە و سفرە و ئەمە خەسالە و هەموو شتێ حازرە هەر حازر فەرشمان هەبوو بۆ من ئەمەنەی فەرشەکە نییە پڕ بە پێی ژوورەکە نەبوو خەڵک بۆ هێنابووی بۆ نمونە نیوەی کاشەکە لە سەعات زەما بوو بەڵام ئێستاتی نەخانی خۆمانە تا هەموو فەرشێ ڕێکە و کەوەنتەرە تازەیە دایکم هیواتی ئەوە بوو کە بێتە خانی خۆی کەوەنتەر ببینێ تەباخی خۆی کەنتەری نوێن و ئەم شتانە هیواتی ئەوە بوو خەسالە و شتیوە بەڕادی ئاو دایکم زۆر حەزی لێ کرد نەمان نەتوانی بیکڕین ساڵەکانی خۆمان داچی لێنێ وەڵاوەتە کتری لێیە ئاوی لێیە ناڵم یەک نێشتی لێیە لەشەها کابۆکەم دابوو خەڵک دیقەتی وەیە گاڵتەی پێکردم بە ئامسەکە بۆم دڵاو نییە هەموو شتێکم ڕێک و پێکە کتێب جامتا دەفتە هەمووی مەیە پادە بۆ مەکتەبیش دایکم ماتێ ئێستا بەرگم دڵاو نییە نە بلوز نە پانتۆڵ یەک کەم و کوتی نییە ئێستا هەموو شتێکمان هەیە ناوماڵ کەوەنتەر هەموو شتێکمان هەیە مەعاشیشمان هەیە لە بەخشین مانگانە خانووەکەمان زۆر خۆشە دوو قاتە
ئێمە پێشتر کرێتی بووین بەڵام ئێستا توانین ئێمە قاتێ بین بەکرێ پێشتر ئێمە ئەگریان خێرخوازان هاوکاریان کردین ڕێکخراوی پێیان هاوکاریان کردین بە بۆنەی هاوکاریەکانی ئەو خێرخوازانە توانیمان بینە خانوو خۆمان هاتینە خانووە حەبینیمان لە دەوە شۆک بووین لە دەرەوە بینەوە نەجانبووتم بێمونەوە چۆنە بێسا سێگەم خانەکە دوو قاتە زۆر خۆشە زۆر سپاسی ئەو خێرخوازانەکەم کە بە 250 بێ هاوکاریەمەیان کردووە خوا خێریان بنووسێ ئێمە چەند دڵمان خۆش بەوان هەزارەوەنە دڵیان خۆش بێ بەخشینەکانی ئێوە جارێکی دیکە بووە سێبەری ماڵێکی بێباوک و خەندەی بەلێوە وشکەڵاتۆکان ئاشنا کردەوە بەخشینەکانی ئێوە بووە نەسیمی شەماڵ و غوباری بێهیوایی لەسەر ڕۆگەشەکانیان لادا ببەخشن ئەگەر زۆر کەمیش بێت چونکە نەبەخشین لەو کەمترە